دوای ئاشکرابوونی ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەرکەوت موسڵمانانی دانیشتووی ئەمریکا و جالی ئیسلامی ئەو وڵاتە کە نزیکەی 4 ملیۆن کەس دەبن مەتمانیان بە جۆ بایدن کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا بەخشیوە. بە گوێرەی ئەو داتایانەی سەنتەرەکانی تایبەت بە ڕاپرسی بڵاویان کردووەتەوە لە کۆی دەنگی دەنگدەرانی موسڵمان بایدن توانیوێتی بە ڕێژەی لە 69 دەنگەکان بۆ خۆی مسۆگەر بکات لە کاتێکدا ترامپ تەنیا لە 70 دەنگی موسڵمانانی هێناوە. ئوسامە جەمال ئەمینداری گەشتی ئەنجومەنی موسڵمانانی ئەمریکا کە یەکێکە لە ڕێکخراوە گەورەکانی موسڵمانان لە ئەمریکا دەڵێت موسڵمانی ئەمریکا جۆ بایدنیان لە ترامپ پێ باشترە. بەو پێی بایدن لە هەڵمەتی هەڵبژاردندا بەڵێنی داوە کۆت و بەندی سەر کۆچی موسڵمانان بۆ ئەمریکا کە لەلایەن ترامپەوە دانرابوو هەڵدەپەسێرێت. هیواخوازیش بوو بایدن سیاسەتێکی نەرمتر لە ئاز وڵاتانی ئیسلامی بگرێتە بەر چونکە سیاسەتی ترامپ لە ئاس ئەو وڵاتانەدا زبر بوو. لەلایەکی دیکەوە جالەی موسڵمانان لە سەردەمی بایدندا چاوەڕێی کۆبوونەوەی هەسیاری لە ئاسیاندا لە نێو کۆمەڵگەی ئەمریکیدا دەکەن بە جۆرێک هەڵسوکەوتی تاکێک بەسەر هەموو موسڵماناندا گشتگیر نەکرێت و دووچاری چەوساندنەوە پێشێلکردنی مافەکانیان نەبن. جێ ئاماژەیە لە ئیدارەی پێشوودا ترامپ بڕیاری هاتوچۆی هاوڵاتیانی 7 وڵاتی ئیسلامی بۆ ئەمریکا قەدەغە کرد. ئەمەش لەلایەن شارەزایان و لێکۆڵەرانەوە بە جۆرێک لە ئیسلامۆفۆبیای ترامپ لێکدەدرایەوە، بەڵام بایدن باڵێنی داوە سەرجەم ئەو ڕێکار و کۆت و بەندانە لابرێت. لەمبارەیەوە دکتۆر زاهید بوخاری سەرۆکی لیژنەی دادپەروەری دەزگای ئیسلامی لە ئەمریکای باکوور پێی وایە ترامپ ڕێوشوێنەکانی سەبارەت بە کەمینە ئاینیەکان زیانی بە موسڵمانانی ئەمریکا گەیاندووە. لەم سۆنگەیەشەوە چەندین بەربژێر بۆ کورسی ئەنجومەنی ویلایەتەکان هاوڵاتیانی موسڵمانی ئەمریکی بوون و بۆ بەرژەوەندی دیموکراتەکان و بایدن کاریان کردووە. بوخاری وتیشی جالەی موسڵمانان بە گشتی لە هەڵبژاردننی بایدن خۆشحاڵن. هیواشی خواست بەربژێرە هەڵبژێردراوە موسڵمانەکان لە ئیدارەی بایدندا ڕۆڵی شایستە بە خۆیان پێ بدرێت و لە دروستکردنی بڕیاردا جێدەستیان دیار بێت. سەرچاوە ئاگادارەکان دەڵێن موسڵمانان ئەوەش ناشارنەوە لە سەردەمی ترامپدا ئەمریکا لەگەڵ هیچ وڵاتێکی ئیسلامیدا شەڕی ڕاستەوخۆی هەڵنەگیرساندووە گەرچی گوشاری لە سەریان هەبووە و گەماڕۆی ئابووری داون، بەڵام موسڵمانانی ئەمریکا ئومێدەوارن لە سەردەمی سەرۆکی نوێدا گەرژی و کۆسپەکان بەرەو هێوربوونەوە و کەمبوونەوە بڕۆن. نیهاد عیوەز سەرۆکی ئەنجومەنی پەیوەندیەکانی ئیسلامی ئەمریکا کە یەکێکە لەو ڕێکخراوە ئیسلامیانەی لە پێناو سەلماندنی مافی مەدەنی هاوڵاتیانی موسڵمانی ئەمریکی چالاکی دەکات، دەڵێت بایدن بەڵێنی داوە کۆت و بەندە نەژاد پەرستی و ئاینیەکان لابەرێت و سوود لە توانای موسڵمانان لە بەڕێوەبردننی وڵاتدا وەربگرێت. موسڵمانان و ڕێکخراوەکانیان دوای ڕاگەیاندنی جۆ بایدن وەک سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لەلایەن میدیای ئەمریکاوە کەوتنە چالاکی زیاتر بۆ ئەوەی ئیدارەی بایدن لە داهاتوودا لە هەر پێشێلکاریەک لە دژی موسڵمانان دەکرێت ئاگادار بکەنەوە. هیواش دەخوازن بایدن بەڵێنەکانی جێبەجێ بکات و لێپێچینەوە لە حکومەت یاخود هەر کەسێک بکات کە مافی مەدەنی و ئاینی موسڵمانان پێشێل بکات.